خەسوود وا تێگەیشتووە ئێستا ئەڵێ لەوەتی کوڕەکەم ژنیێناوە تۆ سەبەبی وا نەبوو جاران تۆ بوویتە هۆی ئەوە کە ئەم کوڕەم هاتوچۆی من نەکا لێمان نەپرسێتەوانەیە یعنی جاری وایە ئاهی لە خێزانە مەسەن دایک و باوک بە تەمەنن خەس و خۆ دەزانین چونەتە تەمەنەوە لەوانەیە نەتوان هەموو شتێ بکڕن شوێن هەیە لەوانەیەمان نەتوانن کوڕەکە توانێ بۆیان بکە ینی تۆ ڕێگری لەو شتانەوە بۆ ئەم هەستە لای ئەم خەسۆ دروست بووە وڵی شتەکەوان نییە بەس ئەم بە حساسێت وەری کردو ئەگینا لە ڕاستیاوان نیە من پێی ناڵێم مەچوو خۆی کە فریان ناکەوێ من باجەکەی ئەوادەم ئەوە بینی لە قسەکانی ئاڵێ ئەو ینی دەستی بەسەر ژیانی کوڕەکەمان گرتووە بەڵام وانە ئێمە ژیانی خۆمانە ینی ژیان قورس بۆ خۆ دەزانی هەروەها شتێکی تری هەیە ئەم تەداخل لە هەموو شتێکمان ناکە یعنی حتا لە شتکڕینە حتا لە مناڵ بەخێوکردنە حتا لە ناو ماڵما یعنی لە حەچی شتا ئەم تەداخلەکە و قسەی تیاکە قسەی ناخۆشم پێڵێ تعلیقم لێدا یعنی قسە ئەکە پێی ناخۆشە کەس و کارێکم بێت یعنی نازەم ژیانی لێ تاڵ کردوین بەڕاستی وام لێ هاتووە لە هاوسەرەکەم جیابمەوە بەڕاستی تحملی قسەکانی ناکەم قسەی ڕقم پێڵێ ینی ئیتر لە هەموو شتێکە قساکە لەسەر هەموو شتێک قسەی هەیە دایجان بەس یەکشت هەیە ئەمەش لێدا هەمووش دەکەوێتەوە سەر چۆنێتی مامەڵەکردنەکە من حەق بە تۆیم لە پەروەردەکردنی مناڵە لە شتکڕینە لە چوونە دەرەوەیە قسەی لەگەڵ هاابکەی گفتوگووە بەڵام ناکرێت لەسەر بچووک و گەورە تەداخلکەی ئێستا وڵێ لە هەموو شتێکە تەداخلەکە ینی ئەمە مانەوە بێ و کەسێتی نەبێت تو هەموو شتەکانی بۆی ببڕەوە بە چه حەقێ تو هەر تەداخلەکە کاک دکتۆر خراپی من ئەوەیە کە من یارمەتیەمەوە چێ بۆ دەوام نایەتەوە هەتا نیوەڕۆ دەداوامتەوە بێتر کە داوامەکەی دووە یەکە مناڵی بۆ بەخێوکەم نانی بۆ حازرەکەم هێتەوە لە دەوام هێتە سەر سفری حازرین قاپەکان کۆ ناکاتەوە ڕاتە سەر و بخۆی خەوێ هیچ هینەکین ئەمە خراپەکەی منە کە یارمەتیم یارمە ئازان چۆن بۆ مناڵ ینی یارمەتی هەیە بەڵام ئەبێ بەشی ئەوەش بێڵی تەوانێ مەسەرەن تۆ کێشەکە ئەوەیە کە ئەم وا قسەکانی وایە کە تۆ تەداخلت کە فەرقێ لەبین تەداخل و ڕێنمایی لە بینی تەداخل و یارمەتیدان بۆ هەیە بڵێ مناڵەکە وە دەبایەکشی شبێڵم بیرن نەچی خاتونجان بۆ تۆ بۆ هەموو خەسۆکات زۆر جار مناڵ کە دوو تربێتە بێ کە کێشە دروستە بێ چێو لە نامەکەی کە نادووی باسیێواکە هەڵێ زۆر جار ئێستا مناڵەکەم زۆر شتێ منەمەیە نیکا کە چی خەسووم ڕێی پێیا بیکە ینی دوو تربێت دەرچوە مناڵە کێشەی بۆ دروست بە مەسەلەنم حەز ناکە شیر نەبەنی کەس تۆ دڵێ ئەوە گەورەی هەر شتێکی بۆ بێکسە پارەی بە مناڵەکە و ئەڵێ بڕۆ ئەوە بکە ئەمە خەتەرە ینی ئەمە لێرەیە لە مەسلحەتی مناڵەکە نییە بەڵام دەکرێت ئێوە هەردووکتان کۆک بن هەمومان نەزانی پەروەردەی مناڵ پێویستی بەچی هەیە مەسەن با باسی و خاڵە بکەن کە تەداخلە مناڵەکە هەڵەیەکی هەیە ئەبێت تۆش و خاتونجان لەگەڵ تۆش ئەبێت تۆ سوپاسی ئەو بکەی کە یارمەتی دێ چکە و خیبرەی هەیە یعنی هیچ نەبێ هیچ نەبێ بەلایانی کەمە 20 ساڵ لە تۆ گەورەترە چگەر بە 18 ساڵی شووی کرد بێ ساڵی هەتا مناڵیان بۆ ینی کوڕەکەی بەلایانی کەمەوە 19 ساڵ لەم بچووکترە کەواتە خبرەی زیاترە لە تۆ وەڵێ لە سەری سپیمان لەبەر ڕۆژە سپی نەکردووە ئەمە خیبرە و شارەزاییە تۆ بە ئیسفادەی لێ بکەیت هەر شتێکیش کە ئەزانی هەنی ئێستا تۆڵی تەداخل هەر شتێ بوو بە تەداخل بڵێ دایەجان هەرمەڵی خەسوو بڵێ دایەجان لێرەیە من لە فڵان بەرنامە گوێم لێی بوو ئەمە باش نییە ئەمە مناڵەکەمە بە دووتر بێت تۆ ئێستا مەسەلەن بۆ منە منەڵێم یانزەی لە نۆی شەوە بێ مناڵەکە بخەوێت هەتا یانزەیشی لای تۆیە کاڵم وەرە خوارەوە دەڵێ گەڕقنچەکە بالام بێ یا یانزەی شەو تۆزێ پێویستی بە شتێکە بێ مەسەرەن یەکسەر یانزەی شەو ئەیبەی شتی بۆ کڕی کە ئەمە غەڵەتە لێرێ ئەمیژە بێ لێو وەرگێ بڵێ وڵی قەیچێکە منە تا ئێستا لەبەر خۆشەویستە جەرگی جەرگمە چکە جەرگی جەرگ خۆشەویستە لەوانەیە لەبەر ئەوە بوو بێ خۆشویستە بەڵام مادەم هەڵەیە کە من یانزەی شەو بی بەمە دەرەوە شتی بۆ بکڕم و دوایی لە تۆ یاخی بێ و قسە بە تۆ بڵێ و بێتەوە لای من ئەبێت تۆش ئەوە نەکەی خاتونجان